دانوسان و کۆبوونەوەی یەک بە دوایەکەکانی حیزبە سیاسیەکانی هەرێمی کوردستان بۆ دۆزینەوەی دەرچێکی گونجاو بەردەوامیان هەیە بۆ بارودۆخەی ئێستا لە گۆڕەپانی سیاسی کوردستان دەگوزارێت. یەکێتی نیشتیمانی کوردستان دەیەوێت هەرچی زووترە چی لە ڕێگەی هاوسەرۆکەکانیەوە و چی لە ڕێگەی تیمی بەشداربووی نێو حکومەت هەوڵەکانی چڕتر بکاتەوە بۆ کۆتایی هێنان بەو لێ تێنەگەیشتنەی لە نێوان حکومەتی هەرێمی کوردستان و ناوەندا ڕوودەدەن لە سەر مووچە و ناردنی بەشە بودجەی حکومەتی هەرێمی کوردستان. بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر جار هەوڵی داوە هەم لە ڕێگەی حیزبەوە هەم لە ڕێگەی تیمی حکوومەتەوە. چەند جار ئەبینین ئێمە تیمی حکوومەت دایم بە لە پرسراوێتی جێگیری سەرۆکی حکوومەت بۆ ئەوەی کەوا بتوانێت لەوێ دیفاع لە قوت و یان بودجە و مووچەی خەڵک بکە و لە ڕێگەی حیزبیشەوە ئێمە هەم وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕێگەی هاوسەرۆکانەوە چەند جار ئەوان چوون سەردانی حیزب و لایەنەکانیان کردو لەبەرەوەی کەوا هەر یەک لەو حیزب و لایەنانە باوڵین کورسیان هەیە لە پەرلەمانە هەر یەک سەنگ و قورسایی خۆی هەیە بۆی کوا لە ڕێگەی ئەوانەوە بتوانێت ئێمە بەیەکەوە بگەینە سیغەیەکی نهایی تاوەکو ئیتر چیتر خەڵکی خۆمان تووشی ئەم قاتی قوڕی و نەهامەتی و بێموچەیە نەکرێت. یەکێتی نیشتیمانی کوردستان دەیەوێت لە کۆبوونەوەی هەر سێ لایەنە سەرەکیەکەی بەشداربووی حکومەت ئەوە بە دوولایەنەکەی دیکە بڵێت ئێمە لەگەڵ داخوازەکانی خەڵکی کوردستان داین هەرچی زووترە دەبێت لە خەمی قوت و دابینکردنی مووچەی هاوڵاتیان دابین. بارودۆخی خەڵکی کوردستان لە 4 ساڵی ڕابردووە بارودۆخێکی خراپ بووە، ینی حکوومەت نەیتوانی وەکۆی کە پێویستە بەرامبەر بە مووچەخۆرانی هەرێم و بەرامبەر بە مەشاریع لە کوردستانە ئەرکەکانی خۆی جێبەجێ بکات. یەکێتی نیشتیمانی کوردستان بە تەواوەتی لەمە تێگەیشتەوە دەبێت ئەم برینە بە تەواوەتی ساڕێژ بکرێت. ساڕێژکردنی ئەمەش پێمان وایە چەندێک ئەرکە حکوومەکەیە بەقەت ئەوەش بەعدێکی سیاسی هەیە بۆیە ئەبینیت ئێمە هەم لە حکوومەت نوێنەرەکانمان بەردەوام لە هەوڵی ئەوەیان ئەم کێشەیە چارەسەر بێت و هەمیش هەواڵانی هاوسەرۆکی ئێمە بە بەردەوام لە کۆڕکۆبوونەوەیان کاگلاهود لە بەغا بینینی هێزە سیاسیەکان بینینی کاربەدەستانی دەوڵات و قسەکردن لەسەر ئەوەی کە چۆن ئەم گرفتانە چارەسەر بێ و چۆن پشکی هەرێم بە تەواوەتی بچەسبێت و لەم لاشۆ کاک پاڤڵ بە بەردەوامی بینینی هێزە سیاسیەکان و دانیشتن و گفتوگۆکردن لەگەڵیانە بۆ ئەوەی سیاسەتی وازحی یەکێتیان پێڕابگەنن چکرد لە ڕاستیە ئێمە زۆر نیگەرانی لە بارودۆخی ژیانی هاوڵاتیان لە کوردستانە. کۆبوونەوەی لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان و ناردنی وەفتی دانوسانکاری یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئاستی باڵا بۆ بەغداد ئەوەی لێ چاوەڕوان دەکرێت کە یەکێتی لە خەمی چارەسەرکردنی کێشاڵ پەسەراوەکانی نێوان هەرێم و بەغدادایە و دەیەوێت لە ڕێگەی پەیوەندیە سیاسی و دیبلۆماسیەکانی لەگەڵ ناوەند بکاتە چارەسەرێک و کۆتایی بەو بارگژێ بهێنێت کە زەمەنێکە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە چاوەڕوانیان. شاخەوان عەبدوڵڵا، گەلی کوردستان، سلێمانی.